خاڵە بەکر ئەرە کاکە بۆ ئاوەڕناتۆ براکە میوانە هاتووە خاڵە بەکر فەردە شەکر شی لەو شەکر کورە من لە تاویەوە شارم بەجێش و حەو فرسەقرام کرد لە چۆ دوام کەوتن سەلام عەلەیکوم نەعەلەیکە سەلام و بەخێر نێن ئەڵێم خاڵە بەکرتە تو وەرە دەرەوە لەوێ ئیشێکمان پێێتە وەڵڵاهی هێز نییە من بێرێتە ئەخە دەرەوە دە بەقسەی خۆش پێێنە تو وەرە دەرەوە نەخێر نایە یاعی نایتە دەرەوە نە ئەڵێم خاڵ بەکر پرسیارە بکەم بەڵێ ئەرە تو مەلازانی نەخێر نایزانی ناوەڵە ئادی هەستی و ئاوبەرەرما بە 10 دقە پفولی کە کۆرە هەتی کەر نەبی مەلە نازانم ئەقنشێب وەرە دەرەوە وەرە ئیشی خێرمان پێێتە تو وەرە دەرەوە ماڵە حکم لله چۆن گیرم خواردووە وەرە دەرەوە بیام یارمەتی دەم نا ماشەڵڵا یا ئەڵڵا ئێستا ئێوە چیتان لە منەوێ کاری خێرمان پێێتە تو یک دقیقه ئاسیا آخر وەڵی خوا حەفیزتان بێ شتێکت بە سولوکەت سرم لێ تێکمەیە یعنی تۆ تاپۆنە بێ سو ناکەی نایکەم کاکە بۆ مۆزوعی تاپەکە قیربسیار رازیم کەمەرم شلە بۆ ژن هێنان چی بکەم بابێنە سەر شار عەسەل ئەمەیان مهمە ئەمە قسەیە شار عەسەل ئەمبەی بۆ تورکیا ئەخ دە بۆ تورکیا دکتۆری گیان بۆ تورکیا شوێنی خۆشتر هەیە مەسەلەن ئەستەمبوڵ ئەستەمبوڵ لەکوێیە لە تورکیایە والحاصل ئەوە مهمە ئەستەمبوڵەکە خۆشە تەواو ئەبێ قسەی پیاو بێ ها سێریکە هەر لە ئێستا و سامم هەیە ئەی بابێنە سەر ئاڵتون رحمەتی لێبێ ئینجا بزانین بۆ ئاڵتون چیمان پێەکەی ئاڵتونەکە ئەتیادی هەروەکو خەڵک چۆن مارەوەکو شەرعی ئیسلام چۆن ئەڕوات هەر ئەوەنە ئەو خەڵکە چۆن ئاخر نۆزدە نۆزدە ئیسپانەیە نا شریعە دەڵێن مسقاڵەکە بەڵێ بەسەر چاو هەر تۆ نۆزدە بەسەر هەردوو چاوم زۆر باشە ئەین تەواویتە پێکاتن ئەی چۆن دە پێشەوەی هەلەکە بکێشم ئێوارەژی بۆ ماڵی خۆمان بۆ خانووکی کاکم باشە زۆر باشە یەخوا بیرۆستان بێخوایی گەل دەبا ئێمە بڕین کاکە نانێکیشە خۆین بەیەکەوە ئێوارە باش نییە ماسی هێنی بۆ کڕم تونەی سەلەمون باشە کاکە گەن تۆ هەستە با بڕین دە باشت من زۆر خۆش خاڵم دەکەواتە کاکە گەن بەهەست بڕین زۆر خۆش خاڵ بەخێر بێن سەر چاو تاقە چاو خۆش بێ یاخوا زۆر بەست خۆش بە سرم سنتەری تێک چۆ ئێستا کاکەی ساعتێکە منتان دانیشانوە لێرە ئیشی چیتان بە منە پێم بڵێن خاڵە بەکرجان تێوگەێنیم بۆ چیاتوین بەڵێ ئەرێ پێشەوە تێوگەێنە پرسیاری ئەو ماسیتیە ئەو تۆ تەواوی هەتی بۆ ئاوی تیا تا ماسی تیاوێ باش خاڵە بەکرجان تۆ ناتێ لە کێشەکانی ماڵی عوسمان ڕزگارێت بێ ئێبا تۆ ناتەوێت لە کێشەکانی ئاسیاڵا بۆ عوسمان نەجاتت بێ ئێبا کاکەجان تۆ ناتەوێت لە مناڵەکانی عوسمان بە تایبەتی لە بلێ عاقڵ و ژیر ڕزگارێ بێ ئێبا ئەرێ خاڵە بەکرۆ ماسیتیە بوو ئەو تۆ تەواوی هەتی ئەمە چەند جار بڵێ منەڵێم ئاوی تیانە ماسی چی ئێدە باشە ئەڵێم ژن بێنە ژن بۆ ئەوەمە خۆشیم لە ژن دیوە تا بچم ژن بێنم تۆ بەجارێکە ژن بێنم کورە با بەخۆم و ئافرەتی وەکو یەک نییە ڕاستەکە بە قوربان کاکە بەکری برام چەند جار پێم وتی هەر ئەو ڕۆژ پێم وتی ئاسیا مهێنە ئەوە تۆ چەند ساڵە دەربەدەری بەدەست ئاسیاوە ئەمەوێ ژنێکی ڕێک و پێک بێنی بە قسەی ئەوانە بکەم ئەزانین چێ خاڵە بکەن ئەرێ ماسیتیە بوو ئەو تۆ تەواوی هەتی ها پێم نەوتی ماسی تیانە ئاویشی تیانە باشە ئەزانین چێ خاڵە بکەن خۆت دەزانی بۆ قورعانە و پورە ئاسیا هەچی کێشەکانی ئەو ماڵێ و خەتای پورە ئاسیا لە بەرۆ ژنێ بێن و بات لە ڕزگاری بێ ئێمەش نەزاتمانە بێ ئەخ باشە ژن چێ بێنم خونچە بێنە خونچە کاگە خونچە فڵچە چییە کورە فڵچە ناڵێم خونچاڵێم خونچە چییە ناناسی خاڵە بکرد ناوەڵە و ئاگەلێک باڵاوی پێوەیە جسمێکی ڕێگەڵی ماسیە جاک بەلال و لەنجە ئەڕوات جوان ئەتەشێت مساقف جا توی ناسی من نەوەڵە ئەچۆ لە خۆ لە قسە نشم ئەی تۆی ناسی کورە خونچەی خوشی مام شێرزاد بێ قەزابی ئاها مام شێرزاد هەر ئەمڕۆچی داوایەکەی بڕنینەوە دەکەواتە هەستی دەست پێ بکە هەلا وەی باکر شیلە و شاکیرە باکر فەردە شاکیرە هەلا ئەڵێم خاڵە بکر بەڵێ ماستیە بەڵێ پڕە لە ماسی ئەبێ ئەچۆ بگرن بەگە بابە شۆ بگەشتێنە وا بکە خاڵە بکر ئەخی کەوت داوەشێت باشە
جو بقرن بكر بالله توش عقلانه دانشنو بياو استيتو جورو قسي حلق وملق منايبي كان تقشتي ريزي تايبتي خوتان بقرن باشا بس تقوى عزيزنا والله اللي بيشو دابازيني دابا زيني هذه تولد دمي خو ناقي عيب ناقي اي ناس ما اللي باصه دانيش هذا بلا تشيبو ديار نبول نازل بخير بيتو سلامتك خەریکی نان و ئابوومیان بۆ قازان کاگە حەمە بەخێر بێن قوربانی مامە شێرزادجان چاو باشە حواڵ چۆن باشن سەحەتان باشە لەگەڵ ئیش و کارە وەزع چۆنە وەڵا لەخوا بەسە باشی گوزەرێنین و کاگەترشیان ئاوایە دەی لەخوا بەزیاوی خوا بەخێر بێن سەرچاوە کاگە شێرزادجان هاتوونە دەسەر بەڕەکەی جەنابێ تخوا یەک دقە بە هەرمەتی ئەزانی یەک شتی پێ بڵم عاجزمە وەڵی بەم قسەیەدا ڕێک 100% تۆ برەی بەکری بۆ ئەی ماڵاوێ بەسەر بەڕێکی مەسە کۆنکرێت دانیشتی دەمە داخە چیم پێوتی ئەمە یعنی چی کاگە حەمە کاگە شێرزادجان ئەوە هەروە سوحبەتیە حەزی لە سەعرە گشتی وایە سەلامەت بی جا هەر بۆ مناسبەیەوە هاتوینەدا خزمەتی خوشکمە بیتێ بۆ کاکە بەکری برام بەکر چێە؟ بەکر ئەوەی ئەخی کەسە ئەوە تازە لە شار هاتێتەوە بەخێر بێ بەخێر بێ ئاخوا بەخێر بێ کاکە بەکر قەیچێکە بەخێر بێ ئاخوا سەر چاوم وەڵا لە عادەت و عرف و عادەتی کوردەواریمانە ئەبێ کچ شوبکە و کوڕژن بێن ئازارم نییە کورە و شێ جوانێکی مامە ڕێگەڵی فەلسەفەکانی باوکمە ئەڵڵا تازە بیستمەوە کاگە حەمەم بووەکە بەخوا هەروە سوحبەتیە وا هیواتی ئەوەیە یاخوا بەخێر بێن بەخێر بێن سەر چێژ ئازیزە بەڕاستی زۆر ئازیزە لە لای من ئەمنش حەزەکەم بۆ کەسێکی ڕێک و پێک و خانەدانی وەک عیلی ئێوە ببێ بۆ کاکە بەکر بۆ معلوماتیشی پوریشم خێزانێتی ما بەسم یعنی هنا بۆ ئەم سەرسافەژنی کەشی چی لە خۆ قسا ئەوە ئەزانیی ما بەسم ینی ویستم پورم بێنێت پورم ڕاستنی وتی بێ زەرعکە ئەوی زەرعەکەی نەکرد ئەی بۆ ئەڵێ بۆ لێژنی هەیە ئەوە ئەزانیی من جازات وەزە درۆزنم قەینا یاخوا بەخێر سەلامەت بێ خۆش بی یاخوا مامە شێرە ئەوە دادەخونچە دیارێ کوا خونچە هۆ خونچە وەرە بە قوربانم وەرە بەخێر بێن ئای خۆی سەلامەت بی ئای دەسەکان خۆش بێ خونچە ژا من ناخۆم بە زاوا و بیرچوو بە قوربان کامە زاوا بوو کاکە ئەو پیا و پاک و تەمیزە شیک پاک و تەمیز ئەوە بە قوربان قژی پێوە نییە کاکە ئەزانین چیە براژن مو زەرور نییە ئەوە توای زەرعیگەی بەس یەک کێشەیە بێ وەزایی دارایی یەک سلفی خاصی بۆ تەرخاکە کاگە حەمە خونچەژان هەروە پاک و تەمیزە دیارە ڕووسور بێ یاخوات هەستن دەی هەستن بۆ هەستن ناڵم پاک و تەمیزە بۆچی هەسین ئێرە شۆمۆ قاستان پیسە باقیەوە قورعانە خاڵە بەکەفت مەشەم بیلا وایە لەم سەرۆ بکە لەو سەرۆ دەنگمان دەرێ هێناوتە چی هیچ بیری چوو وەڵا خۆم زۆر تەواو نۆبەی تۆیە وەڵی مامە شێرزاد بەندێکی پێشینانەیە ئەڵە مەنجڵ بە دوای سەر قاباگەڕا ئەمە ڕێک فیتم بۆ یەکتری ئەو جوانکیلە ئەمیش یاخوا پیرۆزی کاکە حەمە یاخوا بەخێر گەورە کردی کاکە حەمەی برام حەزەکەم لەگەڵ خونچیا دوو بە دوو دانیشین تۆزیە قسە بکەین ئەجاقی چێکە عیبی چییە نابێ کاکە حەمەجان ئێمە عورف و عادەت ماوانیە چۆن بە تەنیا بچناودی و قسە بکە قسەکەی تەواوە کاکە قسەکەی تەواو کاکە خاڵە بکرێت دنیا زاشتە شەیتان کە کوێ بینەوەنێ شتێ ڕوویات لەبەری من و هەستی ڕوین لەگەڵیا با لە ژوور مامە شێرەجان عورف و عادەتە مەفروزە ئافرەت و پیاوەکە بە یەکۆ دانیش بۆی لێک تێ بگەن ئاخە نابێ بە تەنیا بن ئەمان یەک عادەتیانێ غەڵەتێ بێ بە حەقی قورآن حتا پێنجدە بەتاڵەکە جانەوەڵا خۆم چم لەگەڵێ یاخوا بەخێر بێن کاکە حەمە زۆر سپاس دەکەم قوربای جان ئیشەڵڵا خێری تیا بێ ئینشاءڵڵا بەس ئاخر ماڵ ئاوا بێ تۆ ناوت چی بوو؟ خاڵا بەکر نانە مەڵێ خاڵە بەکرد بڵێ بەکر ڕوت و قوت و تەواو بەڵام من چە تو شروط یەکەمە ئەوێت فەرموو شتاتەکان چی یەکەم شت من ئەمەوێت
هەموو ڕۆژە گوڵم بۆ بێنی چونکە من ئاڵتون و ماڵ و حاڵم هیچ ناوێت. ئەی هاوار ئاڵتون بۆ گرانی ناوێ بەس گوڵێ ئەوە یەکەم تەواو. دووەم شتیش من نامێ بۆ لە ناخۆش بێ ڕۆمانسی بی و پاک و خاوێن بی. ئەو لەوە هەنا مەزبوطە سێهەم شتیش من ئەزانی چیم هێنمەوێ وەکو عادەت هینی خۆمان ئەبێ دەرمجلی کوردی لە بەرابێ. کوردزانی تۆ نەخونتە گیان شەویش من بەجلی کوردی و جامانەوە خەوم مەخۆ دەستی پێکردە دیسا جا خونتە گیان پێشم نەڵی خاڵە بەکرد بڵێ بەکرد بەکر بەلێ ئەوە چی خاڵە بکرد هەل ئێستا و پور ئاسیا و فرۆش ماڵەوە بێ چەند و نەرمی ئاسەکر ئێناوە مەبەسمە لەگەڵ باوکمە زۆر بەی ناخۆشە مەبەسم عوسمانی اینجا با بێنە سەرەکی خۆمان ئێستا تۆ بە هەموو مەرجەکان کەوتن مشتی رازیم تەواو هەر ئەوە نەبوو یعنی ڕازی باسە باچی هەڵ خۆشیان بێنی ئاندر بیرمان چوو بەرون بوکمان هێنا لە دوورەوە بەسەری عوسە سوورەوە بوکمان هێنا لە دوورەوە بەسەری عوسە سوورەوە بوکمان هاتەوایە بە شای و لۆغایان بوکمان هاتەوایە بە شای و لۆغایان هەل هەلە و شادی گەنج و کچی جوایان هەل هەلە و شادی گەنج و کچی جوایە هەلە 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 پیرۆزە هەر ئاوا دڵخۆش بتان بین مشەڵڵا. اینجا مامە شێرزادیان لەسەر ئیزنت ئێمە بێ خاتون خونچەبەری لەگە خۆمان بۆی خانۆکی خاڵە بەکرمان ببینێ. مادەم خونچە گیان ڕازی بوو یاخوا پیرۆزیان بێ فەرمو بڕۆن سەیری خانۆکە بکە. با بڕۆین. هەلە بە شادی و خۆشی ماناتەوە. کاکە گیان منیش ئەڕۆم لە خزمەتاوم زۆر سپاست دەکەین ماڵە ئاوا بێ و خوا لە خزمەتی کە من نەکا. یاخوا بەخێر بن قوربانم، چاوم زۆر ماچەکەم. سپاس بۆ جەنابیشتان کە عیلێکی ئەو باشتان بە ئێمە ناسی. زۆر سپاس زۆر خواحافیز. سپاس خواحافیز بێ سەر چاوان خواحافیز. ئەم ئەفو لە چیە کاکە ئازارە هەیە؟ والله ئازاری چی بات ئەی چی؟ داخی ئەم چەتی و ئێستا بوو هاتەوە بووە زوو هاتەوە. ئەم مڵۆزمە چێ باسێ ئێستا بە چی بڵێ لەگەڵ دکتۆرێ هاو؟ واللهی نازانم لە تۆ بۆ بانکە پێیان چی پێڵێ؟ بانکە تو بانکە ئێستا شتێکی پێڵم حەلیەکەم ئەگەڵ لە خۆ بێ کاکە. دەدەی پێیان پێیان ئەو لا ئاوەرە باوکی بانکەکە وەرە. ئاوەرە چەتی و بەڵێ باوکە هاشە کچم تۆ نەوە ئەچم بۆ فیستیڤاڵ و ئێوە هەر لەگەڵ ڕەفیقەکانمانە خۆم درەنگێمەوە. ئێ باوکە یانێ ئیتر لەگەڵ ڕەفیقەکان زوو تەواو بووین و هاتینەوە. ئاخر بۆ هاتیتەوە بۆ زوو ئەرە هاتیتەوە. باوکە تو ئیشت چی بۆی کە من درەنگ بێمەوە؟ وڵی کچەکەم ئەلحەقی میوانێکمانێت میوانێکمانێت. باشە با میوان بێ بەخێ بەسەر چاو. ئافرم یاخواوەنە عاقڵی بەس کە میوانەکە هات تووشی شۆک نەبیت ها. بۆ باوکە میوانەکەمان شێتە؟ بابەشێتی چی دکتۆرەیە دکتۆرە دیێرینە. یان دکتۆرێکی زۆر کۆنا؟ نەنە ئەوەی کە قاچی منی عملیات کرد بەستی ئەوەیە. بەس باوکە تۆ قاچە ئایبی چی بۆچی دکتۆرێ بۆ ماڵەوە بۆ لەو؟ ئەی دێ و بانجوێت خۆیەتی نابێت سەیرم کە نابێت بزانم وازم چۆنە بۆ ئەوەیە هەر نیم سەعات دەگێت و ئەڕوا. باوکم دکتۆری VIP شێ. باشە بەساخە تۆ چنگی ڕێزی لێگری. ئافرە من ئەوم پێخۆشە بە قوربان کە هات طبیعی بێ لا احترامیشی لێ بگرێت. باوکە ڕۆب لە هاتەوە کاکە. مەکە باوکە جان تۆ ناتوانانی وەرە پێ کجا بخۆم لێگەڵ ماڵ خۆمان. فەرموو کاک تۆ بکرە. یاخوا بەخێر بێنەوە سەر چاوە. سەلام عەلەیکم. سەر چاوەکەم ئەو کار حەسن بەخێر بی باش حاڵ باشی. خونچەخان ئەوە خانۆکەیە. بەکرەمە چییە؟ وەڵی باوکە جان ئەوەی ڕاستی بێ ئەوە خونچەخانە هەچەند جوانە ئەڵڵا ئەزانین چی بەکری و ئەمانە نەما ئەو بڵێ بەلی ئەومانە وەڵی باوکە لەگەڵ ڕێز و حورمەتمان ئەوە خونچەخان هەچەند جوانە ئەوە خێزانە تازەی خاڵە بکرێ. خونچەخان چی باسی چیەکەی تۆ؟ بەکر؟ یعنی بەکرش نییە ناوەتەوە؟ ئەڕەڵا کاکە چی؟ کاکە وەڵا دانێفت تێم بگەیەنە بلە. ئەمە چیە هەر ڕاست پێم بڵێ. باوکە جان خۆ ناڵێم جارەکە درۆمەگەن وەڵای ئەو خونچەخانە خێزانی خاڵە بکرێ. ینی بەکر وای لێ هاتووە ژن بێنێتەوە. ئەڕەوەڵا جا هەستی جان پێی بڵێ بە. ئاینجا خۆتان تێک بۆ دەنێمە بۆ شتێتراتەوە این خونچەخان. ئەوە حەقیقەکەیەتی دوو ژووری تری شێ لە ژوورەوە زۆر بەدڵتە بێ. یەک دەقەما داموامەت یاخوا بە خێر بێ سەر چاو
بەخێربی یاخوا چیۆ باوکە؟ ئەوە جەڵدەیە بەغیبی هاتوو بۆ من